او ايشاني لنا قيسري مثلا او مهناني كهب ولا قيسري مهنه كونا كانت سم مهنه زور هبو ايشا تايا قد سياره ياندي بري لريم ياندكر بيلاو ياندرز دكر تركشي لقايش ياندرز دكر او انا بس زوتياره كان ده يعني كري بيلاو زور قيم بو هرتسن زوت ياندكر ود ندت الرانا ندت بيدوا حزمي قيسري لكوني شر او حزم بوا والله بجوري ام معلوماتي من دنين كشازه دركي لي بوا شازه دركي لي بوا استاش هذا شازه درك كماوا شازه دركي لي بوا وشازه فرعي شي ليا كلا تعميرش او معلومات ورقت ولا محافظي وقتي زنابي كاك نوزات هذه شازه فرع تعمير كرا دواي لو اخري زنابي كاك ميت خوشنا ودو فرع ما بوا مامۆستا کۆنترین پیشەکان کە لەناو قەیسەری هەبوو بی پیشە کۆنەکان چ پیشەک هەبووە لەناو قەیسەریەکانی لەناو بازاری قەیسەری ناو بازارێکی وەڵا پاشەی سەفارسی هەبوون ئەو کاتە قازان و قاپ و ئەوانەیە کە دەکرا لە مادەی نحاسیان پێ دەگوت سفر ئەوانە پێیان دەگوتن سەفارسی ساڵێجارێکیش دەبوو دەرمانەکە وەکو مزم بوو لێیان دەدا سپیان دەکردەوە ئەوە باو بوو نەزارەکان باو بوون لانک و شتیان دروست دەکرد تەخت و شتیان بۆ لەدار دروست دەکرد بەزازەکان ئەوە قوماشیان دەفرۆشیت هەبوو هێنیان دروست دەکرد دوگوردی نوێشکردن و شتی وا زازم و ئەو شتانە هەمووی بەدەست ئیشان دەکرد هەمووی لە دەوروبەری ئەو قەیسەریانە ئەو کاروبارانە هەبوون بەڵام ممکن ئێستا من تەنەکەچی هەبوون مەسەلا هەندە شت هەیە لەوانەیە ئێستا هەندە پیشە هەیە لە بیر و نەما کە بەڕاستی زاکرەم زۆر هیلاک بۆ ماندوو بەڵام ئەو شانە هەمووی حرمەتی خۆی هەبوو هەموو کارێک دەبووە ناسناوی عایلەکە مەسەلا لە ناو گوندەکان لە دەرەوە بە ناوی عەشیرەت هەڵدەکرا فلانی خۆشناو فلانی هەرچی فلانی سوورچی فلان لە ناو شار ئەوە عاتارە ئەوە بەزازە ئەوە حەدادە ئەوە بە ناوی پیشەکەی سەفارە بە ناوی پیشەکەی لە قەبەکەی وەردەگرت لەبەر ئەوە ئەو جیاوازێ لە خەبەینی خەڵکی شار و خەڵکی لادی هەبوو.